خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ وەک پێشەوەی بچینە لای پشۆکەمان پێم وتن دواتر لەگەڵمانە بن لەناو ستۆدیۆکەمانە چەند پارچەیەک یاخود چەند گوڵێکی جوان لێرە ئامادە ئابێت. ئەمڕۆ گوڵێکیان بۆیە ناوێنێتە ناو ستۆدیۆ کە نەخشێنراوە بە 8 مارس. ئەم گوڵە بە قیاسەکانی 2 مەتر بەرزە، مەترونیەک پانە کە لە پشمانەوە ئەگەر دوجاری شاوڕێیانمان بتوانن لە نزیکەوە پشانمان بن. ئەمانە بێگومان هەمووی بە گوڵی سروشتی نەخشێنراوە، گوڵەکانیش وەکو گوڵی مینا وهروە قەڵەمپور و هەروە مینی داودی و باکراوندی ئەم گوڵانەش کودەریە بە ڕەنگی مۆری هەوری. دیزاینەرەکەی باڵافایەقە و ئەمەش لەلایەن جێبەجێکردنەکەی لەلایەن ستافی فیۆرێ فلاوەر جێبەجێکراوە. دەستخۆشیان لێگەین. سپاس بۆ ئەو دیارە جوانە کە لە ڕۆژی 8 مارسە پێشکەشی پرۆگرامی ڕۆژێکی نوێیان کرد بۆ یاتی ژنان. سپاس بۆ ڕازاندنەوەی، سپاس بۆ گوڵە سروشتیانەی کە بەکاریان هێناوە بە هیوای ئەوەی کە ئەمەش ببێتە دیارەک بۆ خانمان بۆ ئەم ڕۆژە پیرۆزە و بتوانن کاری زیاتر لەسەر ئەو بابەتانە بکەن کە پەیوەستە بە نێو کۆمەڵگاکەی خۆمانەوە بە تایبەتیش ئەمڕۆکە 8 مارسە ڕۆژی ژنانە. هیوادارین هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ کاکە باڵا و جارێکی تر سپاس بۆ ستافە جوانەکەی فیۆرێ فلاوەر کە توانیانە ئەم گوڵە جوانە بە 8 مارسەوە پێشکەش بە کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بکەن. دەستان خۆش بێ. سپاس. میوانێکی هەر زۆر ئەها کوردوتەنی ئەڵێ خۆت گوڵی ئەمرە گوڵ نەبێ، بەڵام بەڕاستی وایە دەستیان خۆش بێ، خۆیان گوڵن ئەمرێن گوڵ نەبێت و ئەمەنش بە جوانی نەخشانویانە ڕەنگەکان ئەو ڕەنگانەیە بە دڵی خاتوونەکانە مۆرە پەمەیە چێرەیە ها نامارۆنیە. تۆزێکەڵەن پیاو لە ڕەنگا باش نیە، بەس بەخوا منش لە ڕەنگا زۆر باش نیم. بەڵام گوڵە جوانانەی مینای تیا بەکاراتوە، قەڵەمی پور واروە داودی، ئەمانە هەمووی لەناو ئەم گوڵانەیە بەکارات. موشی گوڵی سروشتین، یعنی ئەمووی گوڵی سروشتین و بەزیتر نازام چەندیان پێچوە تا ئەم شێوازە ڕازانیانەوە. بەخوا بە سەبر دانیشت بێتن بۆی دەستیان خۆش بێ. فیۆرێ فلاوەر یەکێک لەو شوێنانەیە کە دەستیان خۆش بێ لە بۆنە جیاوازەکانی تایبەت بە کوردان. هەر ئەوە دیزایانی جوان جوان ئەکەن بە گوڵ وا ئەکەن ئەمەنەی تر جوانیەکان لەو ڕۆژانەیە زیاتر بێت و چەندێک ئیشی گوڵ جوانە سەرکە ئەوەی کە تۆ بتوانیت لە ڕێگەی گوڵەوە جوانیەکان دابش بگەی، جوانیەکان ببەخشیت و ئەم ڕۆژ ئێوە توان سەردانیان بکەن چەپکە گوڵی جوان جوان ئامادە بکەنەوەی کە پێشکەشی بکەن بە هاوسەرەکانتان، بە خوشکەکانتان، بە دایکتان، بە هاوکارەکانتان، ئەوەی کە سەرکۆ سەرەتای ڕۆژوتیتی ئایزێتی کێشاوە بۆ من چەپکە گوڵی هێناوە دەستی خۆش بێ. جا ئیتر دەرفەتێکی باشە ئەمڕۆ بۆی کە ڕووکەنە ئەم شوێنانە هەر نەبوو لە ترافیک لایتەکان ناتڵق هەر چڵێک گوڵی ڕۆز ئەو کچە کوڕە جوانانە هەرەوە گوڵێکی جوانیان لێ بکڕە. ئێستا تۆزێک کەمیش بوونێتەوە، بەڵام ئێستاش لە باتی ئەوان هەدید کوخی جوانمان هەیە کە هەر کچ و کوڕی جوان بەڕێوەیە. جا یەک دنیا گوڵفرۆشیمانەیە ماشەڵڵای لێ بێ، هەر لە سەر ڕێگەکەتانە خەمتان نەبێت گوڵفرۆشی لێ ئەبێت چڵێک گوڵ هەر بکڕن بیبەنەوە بۆ ماڵەوە. هەر دەسە نەکەو لە پارچە گوڵێکی جوان لێکەڕ قەیناکەوە شەرە بێت. بەس لە قوپۆپەکان مەشکێنە بەس گوڵەکەەوە خۆی هەرەوە هەر نەبوو نامێکی بۆ بنێرە دڵنیا بندڵی پێی خۆشەوێت. جا باسی ئەم هەموو جوانیەمان کرد دووبارە دەستی فیۆرێ فلاوەر خۆش بێت. سپاس بەوەی کە ئەم دیزاینە جوانیان کردووە لەگەڵتان بەردەوام ببین باسی جوانیەکانمان کرد. ئەمڕۆ میوانێکی دیکەی بەرنامەکەمان خاتوونێکە ئیشێکی جوانی کردووە، ئەویش هەر بە شێوەیەکی تایبەت بخۆی و هاتووە دیزایانی جلێکی کردووە کە ئەم جلەی بە بۆنەی 8 مارسەوە دیزاین کردووە. خۆی زیاتر پێمانەڵێت ئامانجی چی بۆ لەم جلاوە ئەوەی کە بۆی بەکاری هێناوە. هەر بۆیە خاتوو ئەڤین ئەحمەدمان لەگەڵدایە، خاتوونێکی دیزاینێرە بەتوانایە، هەر پێمە بە ساڵی پاریش بوو هەر لە 8 مارسە باڵێ جلێکی دیکەی دیزاین کردبوو. ئەم ساڵ هاتووە ئیشێکی جیاوازتری کردووە لەگەڵەوەی کە بەخێراتنی ئەەکەین. زۆر خۆشحاڵ
سپاسدانەکەم چاپ کردووە لە بواری جلدورینە خۆی زیاتر قسەی کتێبەکەمان دوای بکە بەڵام با پێشەکی هەم لەگەڵەوەی کە پیرۆزبای پیرۆزبایی ئەم ڕۆژەشتان لێ زۆر سپاس دەکەم کارتێکی کورساتە پێش زۆر سپاس دەکەم جەنابتی ئەکات زۆر سپاس دەست خۆش منیش ئەم کتێبم هێناوە وەکو دیاری بە ئەوی بەخشم گیانەکەم خۆش بێ زۆر سپاس دەکەم ئینشاءالله گیانەکەم ئیشە جوانە بە تایبەت خاتونە بەرگ دروریەکان هەندێک جار پیاوان زیاتر بناسم لەبواری فێرکاری بەڵێ فێرکاری خەیەتی فێرکاری خەیاتی هونەر و خەیەتی بەڵێ چکە خۆی خەیاتی هونەرە بەڕاستی بەڕاستی وایە هونەر نەبێت زۆر جار تۆ خەیاتی جلی پێ ئەیە بینی سەقات کراوە کاتە بەڕاستی هونەرێکە ئەی دەستەکانی خۆش زۆر سپاس ئەم جلە جوانە جەنابەت دیزاینە کردو خات و ئاوین بەڵێکیان جا بەڕێزت پێمان بڵێ مەبەستت لەم دیزاینە چی بووە؟ مەبەستی دیزاینەکەم بۆ ڕۆژی 8 مارس بوو تایبەت بە ژنان ڕاستە ئەمڕۆ تایبەت بە ژنانە ینی ئێمە باسی ژنانەکەین بەڵام کاتێک کە ئێمە ئەتوانین سەرکەوین ئیشەکەی مجی تەدیلەوە کاتەوانەیە کە ئێمە ئافرەت لە دوو دنیای جیاوازداین ئەگەر هاوکارمان بن پیاوان ئێمە ئەتوانین لە دنیایەکی سپی جوانی ئەوانە بین یعنی ئەوان چۆن بۆ ئێمە هەن ئێمەش بۆ ئەوان بین واتە نیشتیمانێک بین بۆ خۆشەویستی ئەوان مەبەستم لەلایە سپیەکەیە کە ئێمە بین بە نیشتیمانێک بۆ خۆشەویستی ئەوان دارێکی گەشین لە ناو گڵیانە گوڵ ئەگرین ڕۆژانە وایە یانەوەکە بەپێی ئەزمموی ژیانەکەمان بەپی ئەوی کە ئەبین بەدایی گیان ئەبین بە خێزانێکی جوان بۆیان بەپێی ئەمە ئەتوانین لە ناوانە گەشە بکەین لەم دیویتریشیان بەڕاستیانی ئەم شتە هەر هەبووە لە کۆنەوە ینی ئافرەت نیە ئەوی بەسەر نەیات هەبووە بێتاقەت بۆ لە ژیانەیان تووشی هەنێ ناگوزی و ناڕەحەتی ژیان بووە کە بێتە مای ئەوەی کە چۆن بڵم ژیانی تێک بچێت ئەم لایشم مەبەستم لەوەی ئەگەر پیا و هاوکار بێت جوان ئەبێ ئەگەر پیاویش هاوکار نەبێ ئەم لایدارەکەم سیز بووە نەگوڵی پێوەماوە نە هیچ شتێک تەنها دەبان بکێکی پێوەیە و تەنها وەکو شتێک وەکو مردووە گیان وەک ئەوەی کە لە تۆڵێکی خوێناندرا بێت مەبەستم لە سوورەکە ئەوەیانە سپێکەش تەنها ڕووکەشێکی ژیانەکە هەیەی ئیشەڵڵا ئەم ڕووکەشیان هەر کەمتر ئەبێت ئیشەڵڵا ینی ئێستا سپاس بۆ خوا کە پیاوان هاوکارمانن ڕۆژانە ئێمە ئیشەڵڵا ئەبین بە درێختێکی جوان و گوڵەگرین بۆ ڕۆژانە دەستە خۆش بێەوە ئەوەشی کە زۆر جوانە ئێمە لە ماوەیەکی ڕابردووە ئەو بارودۆخەی بەسەر بەرگان و برامان هاتن لە ڕۆژئاوا و یەکێک لەو دیمەنە نەخوازراوانەی کە ئیشەڵڵا جارێکی تر نایبینینەوە بڕینی یەکێک لە کەسی خوشکەکانمان بوو لە ڕۆژاوە بەڵام ئێمە لە هەر چوار پارچەوەمان دووپات کردەوە کە بڕینی کەزیەکی خوشکێکمان سەدا هەزار کەزێکەمان هەیە کە بتوانین پشتی بین بۆیە چەندین چالاکی ئەمەش ئەمڕۆ لێم لەم کاری توی بکەین ئەمە چۆن فکرێک بوو خستە ناو کارەکانتەوە وڵایی چکە دیزاینەر کاتێک کە تۆ بیرۆکە ئەەکەی ڕۆژێکیان بەچاقەت بوومتر ئاوە بیرم کردەوەوانی ئەو هات بە خیاڵمە وتە من بۆ ئەمڕۆ ئەتوانم عنی بۆ ڕۆژ هێشتی مارس ئەو ئیشە بکەم ینی هەر بە دارێک دروستکەم کەزی بڵین بتوانم چەند جۆرە گوڵی دەسەر دروستکەم مانای گوڵەکەش کە دام ناوە گوڵی سوورم داناوە کە خۆشەویستیە مۆرەکەش کە ئێمە ڕەنگی شاژنە عادەتەن مۆرە ڕەنگی شاژنەکەی بۆشە و تر سپێکەشیان ڕەنگی ئاشتیە ئەمانم تیا دەبین کردووە بۆ ڕەنگەکان لەبەری کە هەر ڕەنگە و ئینی خۆی هەبێت هێمای خۆی هەبێت جەنا بدوێت ئیشەڵڵا لاسپیەکە بێ هەمیشە ئیشەڵڵا وتت ئەگەر ئەو لاسپیە بێت ژن وەکو گوڵێک ئەگەشێتەوە چی وهاکات لە پاڵ پشتی پیاوانە بگومان ئەو گوڵە بگەشێتەوە وەکو ژن خۆی ئەبێت چی بکا بۆ خۆی ژن ئەبێ خۆی ئەرکی سەرەکی خۆی ئەوەیە کە بتوانێت مەرحەلەکان تێپەڕێنێ یعنی ژیان جوانکە بۆ دەوری مێردەکە یعنی لەبەر ئەوەی کە نەکڵین ئەنی ئادەن پیاوان ئێمە ژنین پیاویش هەر وایە بەڵام پیاو ئەتوانێت ژیان جوانکە ژنیش ئەتوانێت ژیان جوانکە ینی لە هەردوو لا هەیە باش و خراپمان هەیە بەس پاس بخۆ ئێستا هەمووی باشە الحەمدولله ئەو هەماهەنگیە زۆر گرنگە کە بتوانن ئێمە لە بەیانیشە باسمان کرد ئەو ڕۆحێتی هاوکاریە هەبێت بۆ هەموو لایەنەکان چکە ئێستا بەڕاستی بتوێنێتەوە ژیان و زەمانێکە بێ هەردوو لە هاوکاریە ئەگەر تۆ لە ماڵێکە جارێ نەچیتە پرۆسی هاوکاریەوە هاوسەرگیریەوە لەوانێ پێویستت بە خوشکەکەت بێ پێویستت بە دایکت بێ ئەوانش بە هەمان شێ پێویستیان بە تۆ بێ لە پرۆسی هاوسەرگیریە ئێستا خانمانیشان بەشانی پیاوان لە دام و دەستگاکانە کارەکەن ئەگەر لە دام و دەستگاکانە لە کەرتی تایبەت کارەکەن جا لەم نێوەندەشا مناڵ هەیە لەوانەیە ئەمە ئەرکێشی تریش بێ ئەگەر هاوکاریەک نەبن بە کەسێک ئەمە ناڕابڕێت منیش بەستم لەوەی کاتێک ئەم ئەولا پەرستپیە کابێ ئەمە زۆر جوانە بۆیە پیاوان ئەتوانن ئێمە بتوانین کە کارێک بگەین بە هەردوولا ئێمە گەشە بکەین لە ژیانە ببین بەرنامێکی جوان بۆ پیاوان عنی ببین بۆ خێزانەکەمان بین بەبای سەربەرزی بین بەبای ئاشتی
ئیشەڵڵا هەمیشە سەربەرزە بن بینە سەر ئەم فێرکاریەی تۆ مامۆساکەم لە ساقردێڵەکەیم کردەوە ئەمە کارێکی زۆر جوانە دەستت خۆش بێچکە زۆر جار ئەبینین دایکانمان خوشکانمان ئەگەر زۆر جار بۆ کاری زەروریش بێمەچینێکمان هەیە لە ماڵەوەی تر سەرپارچەی پێدورنەوە بەیەکەوە بەڵام خەڵکی وا هەیە حەز ئەکا فێریم هونەرە بێت کە خۆت نووسی و دە هونەرە کە فێر بێت پێویستی بە کۆمەڵێک لە سەرەتاوە چی بکات دوایەوە چی بکات دوایەوە قۆناغەکان چێ پێ بڕێ من پێم خۆشە لێرەیە کە بە چەند قۆناغێک تۆ باست کردو ینی بۆ نمونە تۆ جارێک پێویستی بە دیزاینکردنێکی باشە لە فێری دیزاین بی دوایەوە جابزیانی سکێچی بکێشی دوایەوە پاترۆنی بزانی دوایەوە بڕین بزانی دوایەوە درمان بزانی تۆ ئەم قۆناغانە و لەم پێمە خۆشە لەم گۆڤارەیە لۆ کتێبە باس کردوانی چۆنەتی ئەوەی کە ینی بۆ خانمێکی سادە لە ماڵەوە ئەتوانێت سوود لەم کتێبە بێگومان خانمێکی کە ماڵە بتوانێت ئەتوانێت سوودمن بێلێ فێری خایەتی بێ سەرەتا کاتێکە فێری خایەتی ئەبێت طبعا ئەبێ شێوازی دیزاینکردن بزانێ جۆری قماشەکە بزانێ چۆن وەتانی کوردی بە قسەی کورداری ئەڵێ قماش ئێتە خساڵێ 1000 جار بم پێەوە 1 جار بم بڕا ینی مەبەستی لەوەیە 1000 جار بم پێەوە 1 جار بم بڕا ینی هەر لە کۆنە ئەوەی خەسار نەبێ خەسار نەبێ مەبەستی لەوەیە لەبەر ئەوەی کە تۆ هونەر و دیزاینەکە لە قماشەکە جوان تەرکیز بکەی اینجا هەستی دەستکەی بە بڕینی قماشەکە لەبەری بەدەستەوە سەقەت نەبێ اینجا چەندین بیرۆکەی جوان هەیە ئەتوانی تیا بکەی وانە ئەنجا بۆ نمونە پێویستی بە کورسێکی باشە پێویستی بە مەکینەیەکی باشە مێزی جلبڕین وتو عنی ئەم شتانە ئەداوات پێویستن ئیتر جۆری دەرزیەکان هەمووتیا باس کردووە مقصی باشی پێویستە عنی ئەم کەسانە ئەبێ ئەم ڕێنمانی جوان هەبێت جا من حەزم لە جلدورینە جاروباریش لە ماڵەوە خۆم ئیش ئەەکەم بەڵام زۆر جارش بەخوا سەقەتی ئەەکەم ئەها ئەڵێن جلەکان کە هەتا هەندێک جار هەندێک گۆڕانکاریتیاکە ئەمەی سە چی وشێتیای بۆ نمونە من ئەگەری شەڵا با بەکاری بهێنم وەڵڵا جلی کوردیتیە جلی مۆدیتیایە جلی حیجابیتیایە تێ بزانم دیزاینەکانی خۆش بیتیە شێوازی قیاسکردن وەڵڵا بزانم بە هەمووتیە سەریکە بەشکم تۆزی جلوشتێ بۆ ما چاکە سەحا ئەمجا خۆمەچم بۆ لای دلم بۆ بدورێ ئەی بۆنە بەڵێ فەرموو ئەمەیان دیزاینەکەی کە پار کردبوو بەڵێ ئەوەش ئەڵی کوردستانەکەی ئەو پاریش هەمان تەدیر بوو بەڵام تۆزە شێوازی جیا بوو عزیەکەمان سپی بوو باوزبان ئێمە ژن لە پاڕێکی سپین بەس بەپێ ڕۆژگاجە دەستمان لەسەر دیای دەکرێت و گوڵ دەگرین ئەم ساڵیش لە دوو دنیای جیاوازدا لەبەر ئەو حاڵەتی کە ئەو بەڕێزە باسی کرد کە کەزی ئەو ئافرەتیان بڕێ ینی بۆی وام لێکرد ینی هێشتا هەنێشت ماوە کە ئافرەت بێتە قوربانی باشە خاتوە بین ئەمانی کە تۆ ئاوایە سەر لەم کتێبە کردوتە خۆ شوێنێکی تایبەت هەیە وازم جاری کەش پرسیاریم لێ کردی کە بتوانی کاری درومانی و باشتیان هەر لە ماڵەکەی خۆتا کارەکەی هەر لە ماڵەکەی خۆماڵا دوکانێکی بچووکم هەیە بەڵێ بە ساڵانە دەورە ئەەکەمەوانێک کە خەڵک فێرەکەم خانمان فێری درمانەکەم ئێستا شاوکارانم پێمان ئەڵێن ڤیددیوەک پارتە ڤیددیوەک ئامادەیەکە بەڕێزت ئامادە بڵێ بڵێ وەکو سینناریوەکە مەبەست چی بووە لەوە مەبەستم سینناریۆکە ئەوەیە کاتێک کە ئێمە ئافرەت بێت تااقەتە طبعاً ئەو کاتێ عزیەکە لە ڕەشەکەم دەرخستووە بەدامکەکانەوە دەگاکانم وا لێ کرد کە دریاکان ناکرێنەوە لەو کاتەیە عنی وەکو هەستێکی خنکاوە لەبەری کە لە گۆشەیەکی جیاوازایە ئەوە تاج بوو لە سەریا بوو بەڵێ بڵێ لێرە تاجەکەی لێر نیە نەوەڵڵا بۆچی لاز برد والله لام بس بيرم تشوف باشا السلكة عاد سلكة لو شيء كداريكا أفرتك هال أسد درجة بدرجة أكاتو درجة كان يجي ناكلتوا يعني وكل شيء وازدك خنكاو بابلين ليبيا أي دست حزب كشانو كي بتشو كي بوب كم يعني إشاكا بوي نك بدن بيلم أصلا بكردار بينوينم بالراسي هو يكل بوشاش كاركتر كانت وأنا لسر شانون بخوي خوێندنەوەیکی جیاوازیە بێەوەی کە خۆت باسیەکەی جالبانەشە ئەنی سەریکە کاتێک کە من ئەچمەوە بەرامبەر ئەو ناتاجەکەم لەوێ داناوە طبعا ئێستا لەم لایەوە کە دیارە دارەکە وشکە دامەکەکان بەسەریوێتی لەبەری کە خنکاوە تاجەکەکەمە سەر و ئەنج دوێ ئەو ئەچمە لای ڕوونەکەوانی تەواو من لەش گەشەی لە چۆن بڵێ بلۆ خنکانە دەرچووم ئێستا گەشە ئەکە دەیا ڕبی هەر گەشەکات قەت ئەو ڕوە خنکاوەکەی نەیە بەڕاستی سپاسی پیاوانی شەکەین کە ئەتوانن ئافرەت زۆر بە جوانی بێڵنەوانە ئەنی ئێستا پیاوان زۆر هاوکاری ئافرەتانن الحەمدوللیلە هەم باوکو برا هەم کەسوکار هەم خوشک و دایگەمانە هەمویان هاوکارن الحەمدوللیلە ئەی لەخوا بەزیاد من هیوادارم ئەم جلێکی ئێستاش سەحر پیشانیاوی ساڵی پار ئەوەی ئاڵای کوردستان ئەم پۆشاکانە هیچی نەفۆتێنی بتوانین لە دوجارە بڵێ من هەموو ساڵێک بۆ ئەم یادانە ئەمانە بکەیتە پێشانگایەک ئیتر هەر یەکەی خوێندنەوەیکی تایبەتیە بێت دەست خۆشی لێکەمەڵە کاری ناوازن خۆت ئێستا کارت زیاتر لەسەر
جلی کوردی ئەەکەیت یاخود جلەکان بەگشتی ئەەکەیت وڵات جەکان بەگشتی ئەەکەم بەعام بەڵام وەگۆی کە بەڕێزی شێوەچێت عزیەکان من هەڵگرتووە لە ماڵە لەبەری کە ئەو فکرێم هەیە ئیشەڵڵا ڕۆژێک بتوانم ژوورێک تایبەت بە و دیزاینەکانم هەبێت خۆ دەڵێمە بەرهەمی چەند ساڵە ئەنی عزی گەڵا سروشتەکەم هەرماوە هەمووی بە گوڵ و گەڵای سروشتی ها ئۆشیان کرد ئاڵی کوردستانەکە ئەوی پاریشم هەرماوە باش ئێستا بۆ نمونامە شێوازی دوورینی کراسی کوردی و شکاکی و هەمووی تیا باس هەمووی تیا بەڵێ ئەو کراسی ئێرانی مەبەستت ئێرانی چییە ئەوەی کە پشتێنی لە بەڵە بەڵە ئەوەی کە پشتێن و دەستماڵی هەرسەرنج بە هەموو قیاساتەکانشی بۆ دانێ ئێستا بۆ نمونە کراسی کوردی من ئەگەر ویستم بە دەستوری سادووە کە بیدورم چەند مترم قماش 3 متر قماشەکە ڕاخەم قماشەکە ڕاخە ئەم شێوازی کە تۆ لێرا نیشانە داوە ئۆلگۆکە بکێشم بەسەر کاغەزێکە و بینم بەسەریا بەڵێ بەس هەشتوانی بەبێ قاقەزیش بیکەین مەخسا ئێستا کراسی کوردی ئاچەند تۆ بە درێژی دانی دوای 4 قەدێکەکەیتەوە واتە 3 مەترەکە 2 قەتە بێ بێتە بەرلەوەی کە سەقەتی کە ڕۆژێ بچۆ بۆ لای خاتووەفین ئێوە بۆ خۆتان خانمان لەبەر دەمی خۆیان باش شتەکانت بۆ بکات دوو سێجار ئیترەوە سەرپارچەشتی لایەتداتێ بۆ خۆبی بڕاتات کێرە سەرپارچەی بۆی کاتە پاتڕۆنی بە بەکاربێنە بە پاتڕۆن بیکە ئەوە چییە و قماشە قماژنی ئەو پاترۆنم بۆ منە ئێستا خیاسێک کە وەرەگریت ئێتە پاتڕۆنەکە خێتە سەر قماشەکە بۆ قیاسە ئەیبریت بەڵام سانتی بە 2 سانتیم بەشی دوورماندانێ ئەمەنە جوان خەرێکی لە بوارەکەی خۆتا ئیش ئەەکەی داهێنانەکەی نمونەت زۆر بێت هیوای سەرکەوتن پیرۆزبایتان لێکەین بە هیوای سەرکەوتن و بە هیوای داهێنان و کاری باشتر دەستان دەستی ئەوش خۆش بێ سەرکەوتو بن سپاس دەکەین.